لە ساڵی 2023دا بەهۆی قەیرانی موچە و کەمتەرخەمی حکوومەت وەرزی یەکەمی ساڵی خوێندنی 2023-2024 لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و پەروەردەی کۆیە فەوتا بە گوێرەی ئامارەکان بەهۆی پەکەوتنی پرۆسەی خوێندن نزیکەی 700,000 قوتابی لە خوێندن بێبەش بوون و زیاتر لە 70,000 مامۆستاش بایکۆتیان کردووە. بەپێی ساڵنامەی خوێندنی وەزارەتی پەروەردە دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2023-2024 لە 13ی نوێی 2023 دەستی پێکرد، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دوای 110 ڕۆژ و کۆتایی هاتنی وەرزی یەکەمی خوێندن هێشتا دەوام دەستی پێ نەکردووە. لە کاتێکدا لە سنووری پارێزگای هەولێر و دۆک لە 13ی نوێی 2023 پرۆسەی خوێندن دەستی پێکردو و قوتابیانی پۆلی 1 و 2 بنەڕەتی تاقیکردنەوەی وەرزی یەکەمیان ئەنجام داوە. بڕیاریشە پۆلی 4 تا 11 تاوەکو 15 تاقیکردنەوەی وەرزی یەکەم تەواو بکەن. داواکاری مامۆستایان بۆ دەستپێکردنەوەی خوێندن و شکاندنی بایکۆت. مامۆستایانی میلاک و مامۆستایانی وانەبێژ چەند داواکاریکی سەرەکیان بۆ دەستپێکردنی خوێندن لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە هەیە. لەوانە یەکەم دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە کە لە ساڵی 2016ەوە ڕاگیراوە. دووەم دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوت کراوەکان. سێیەم دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. چوارەم دابشکردنی موچە هەموو 30 ڕۆژجارێک. بەپێی زانیاریەکان لە کۆتایی مانگی 12ی 2023 وەزیری پەروەردەی هەرێم لەگەڵ پەروەردەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە ڕاپەڕین و گەرمیان کۆبۆتەوە و بازارێکی پێی ڕاگەیاندون. دوای ناردنی پشکی هەرێم و جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق لە بەرزکردنەوە دەست پێ دەکاتەوە و وانە بێژانیش دەکرێن بە هەمیشەیی. سیناریۆکانی بەردەم پرۆسەی خوێندن لە ساڵی 2024. سیناریۆی یەکەم، ئەگەر دوای سەری ساڵ پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دەست پێ بکاتەوە دەبێت ساڵی نوێی خوێندن چەند مانگێک درێژ بکرێتەوە. ئەمەش لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزارەتی پەروەردەدایە. بەپێی زانیاریەکان ئەنجومەنی گشتی پەروەردەی سلێمانی پێشنیازی کردووە لە حاڵەتی دەستپێکردنی خوێندن ماوەی چەند مانگێک خوێندن درێژ بکرێتەوە. سیناریۆی دووەم، دەستپێکردنی خوێندن و کورتکردنەوەی پرۆگرامەکان. ئەمەشیان لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردەدایە و تا ئێستا هیچ بڕیارێکی لێ نەدراوە. سیناریۆی سێیەم، جێبەجێ نەکردنی داواکاری مامۆستایان و فەوتانی ساڵێکی خوێندن.